ئەفەرمێ فتصالحون الروم صلحا آمنا صلحی پیان ئاگربەستێک هودنەیەک صلحێک لە بینی ئێوە ئەوانە ڕووەدا کە لە یەکتر ئەمین بن ترسان لە یەک نەبێت هەتا وای لێ دێت وتغزون أنتم وهم عدوا من ورائكم تاوای لێ دێت ئێوە و ڕۆمەکان پێکەوە شەڕی دوژمنێکەکەن لە پشتی ئەوانەوە فتسلمون وتغنمون تیا سەرکەوتوو ئەبن سەلامەت ئەبن دەستکەوتێکی زۆریشتانە بێت یعنی وای لێ دێ ئەم کۆمەڵە مسلمانی آخر زمان لەگەڵ ڕۆما ئیتیفاقکەن لەگەڵ ئەوروپا تاوای لێ دێ پێکەوە شەڕ لەگەڵ دوژمنێک هاکەن کە دوژمنی دیارە هەردوو لایەوە ئەکەوێتە پشتی ئەوروپاکار یاخو پشتی ئەوانەوەیە لە پشتی ئەوانەوەیە ئەفەرمێ ثم تنزلون بمرج ذي تلول ئەم شار جێشی مسلمانەکان لە شوێنێکە کە شوێنێکی گردۆڵکە و تەپۆڵکیتیایە هەمووی ئاو فەوزاییە فيقوم رجل من الروم فيرفع الصليب ويقول غلب الصليب یەکێ لە ڕۆمەکان ئەمە دیارە جێشەکان هەر پێکەوەیە مسلمانەکان وان پێکەوە چوونە شەڕیان کردووە دیارە معسکەریشان یا پێکەوە بوون یا تێکەڵ بوون لەگەڵ یەکتراڵە وای لێ دێ کە سەرەکەون و ئەگەڕێنەوە لەسەر تەپۆڵکەیە کە فەوزایەکی زۆری تایەکی لە ڕۆمەکان هەڵەسێ صلیبی ڕۆمەکان خاچی ڕۆمەکان بەرزەکاتەوە ئەڵێ صلیب سەرکەوە ئەم خاچە سەری خستینی فيقوم إليه رجل من المسلمين بيا مسلمان كان هرس لقل عليه بدم قالوا فيقتله كابراي الرومية كشت كالصليبة برسكرت ولا بالصليب سركوتوه فتغدر الروم إن جاء الروم كان هم الصلح اتفاقك هلا والشنو في الله مسلمان كان غدر يعني كان وتكون الملاحم شركان دفع لكان شركان آخر زمان فيجتمعون لكم في 80 غاية لەژێر هەشتا ئاڵایە قوواتیان کۆ ئەکەن و ئەیێنن هەشتا دەوڵەت بە یەکجار هێز و چەک و تفاقی خۆی کۆکاتەوە دەیێنن بۆ شەڕی ئەو کۆمەڵە مسلمانەی کە لەو آخر زمانیان مع كل غاية 12,000 لەگەڵ کولی ئاڵایە لەژێر هەر ئاڵایەک هەر ئستۆلێکیان 12,000 قوواتی لەگەڵایە کە ئەکاتە تقریبا نزیکی 1 ملیۆن قووات هەشتا ئاڵا هەریکیان 12,000 کاتە 900 و ئەمەندە 960,000 کەس نزیک 1 ملیۆن قووات دێنن بۆ شەڕی ئەو مسلمانانە نافعی کوڕی عوتبە بۆمانەگەێنێتەوە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی تغزون جزيرة العرب فيفتحها الله غەزای جزیرەی عەرەبەکان دوورگەی عەرەبەکان خوای گەورە لەسەر دەستانە ئازادیەکە ثم فارس فيفتحها الله پاشان دەچن غەزای دەوڵەتی فارسەکەن خوای گەورە ئەوش ئازادەکا لەسەر دەستان ثم تغزون الروم فيفتحها الله پاشان غەزای ڕۆمەکانەکەن خوای گەورە ئەوشتان لەسەر دەستە ئازادەکە لە دوای ئەمانەیە فەرمێ ثم تغزون الدجال ئەم جارە شەڕی دەجال و غەزای دەجالەکەن فيفتحه الله خوای گەورە لەویشە سەرتانەخە اینجا شەڕی مەلحەمە الکوبرا دەست پێەکە طبعا لە فەرمودەکانی پێغەمبەری خوای سەڵات و سەلامی خوای لەسەر بێت باسی مەلاحیم زۆر هاتووە لە آخر زمانە مەلاحیمەکانی آخر زمان مەلحەمە بە شەڕی گەورە ئەوترێ مەلحەمە بە شەڕێکی سەخت و گەورە ئەوترێ جەمعەکەی مەلاحیمە یعنی جەنگە گەورەکانە شەڕە گەورەکانە ئەم جەنگانەی آخر زمان لە فەرمودەیەکە کە لە نوعەیمی کوڕی حەمادە هاتووە باز دەکات ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی بۆ ئەوە کردووەکەوە پاشایەک لە دوورگەی عەرەبە دەسەڵاتەکەی لێ دەسەندێت دەسەڵاتەکەی لێ داگیرەکرێت پاشایەک لە دوورگەی عەرەبە حتى لە فەرمودەکەی فەرمێ رەجل ئەخنەس پیاوێکی ئەخنەسەوەی کە سەرەتاتیەکە خۆی شادوێتەوە دەرەکەوێت تۆزە سەری دەرەکەوێت تۆزە دەرناکەوێت دەموچای خۆی شادوێتەوە ئەڵێ پیاوێکی ئاوایە پاشایەکە لە دوورگەی عەرەبە لە آخر زەمانە پاشایەتەکەی لێ زەوت دەکرێت لێ داگیرەکرێت ئەویش ڕائەکات ئەچێ ڕۆم دێنێ ئەوروپا دێنێ بۆی دەسەڵاتەکەی بۆ بسەنێتەوە بۆ یەکەم جار لە دوای وەفاتی پێغەمبەرەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە ئەوروپا پێی خۆی نەخستۆتە ناو خاکی دوورگەی عەرەب و ناو سعود و ئەرزی حیجازەوە ئەم پیاوە چێ ڕۆم دێنێ بۆ ئەوی دەسەڵاتەکەی بۆ بسەنەوە قواتی ڕۆم دێنێ لە جزیرەی عەرەبا لە دوورگەی عەرەبا دێنێتە ناو خاکی حیجازەوە بۆی ئەرزەکەی بۆ بسەنەوە و دەوڵەتەکەی بۆ بسەنەوە دەوڵەت تۆچکە بچووکەکەی بۆ بسەنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەو کاتە ڕۆم بە هەموو دەوڵەتەکانیان و قواتەکانیانەوە دێنە خاکی مسلمان بۆ یەکەم جار خاکی حیجازەوە بۆ یەکەم جار کە لە توولی تاریخی ئیسلاما ڕۆم و ئەوروپا نەیتوانیوە بێتە خاکی حیجازەوە لەو کاتەیە دێن بە ناوی سەندنەوەی دەوڵەتی ئەم پیاوە
پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ فەذاک ئەوەل المەناحی ئەوە سەرەتای جەنگەکانی قیامەت لێو دەست پێەکە جەنگەکانی ئاخر زەمان لە بینی موسڵمانان و لە بینی ڕۆمەکانە جەنگ لە دوای جەنگ بەردەوامە بێ یەک لە دوای یەک بەردەوامە بێ حتا کۆگاتە ئەم جەنگە گەورەی کە ئەوە 1 ملیۆن کەسیان کۆ کردوێت و هێنانە بۆ شەڕی محەممەدی مەهدیە این دراوە نەئەژدین دێت لە دواترە پاژەوەی کەوا ڕۆم بە بیانووی ئەوەی کەوا موسڵمانێک نەفەرێکی لێ کوشتون یاخود چەند نەفەرێکی ئەوان لە لای موسڵمانەکان گیراون یاخود چەند نەفەرێکی موسڵمان دەستدرێژیان کردوتە سەر نەفەرەکانی ئەوان جێشێکی 1 ملیۆنی کۆکەنەوە بۆ ڕیشەکێشکردنی بۆ لە ناوبردنی ئەم دەوڵەتە ئیسلامی تازەی کە پەیا بوو بە قیادەی محەممەدی مەهدی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت بۆمان باز دەکات دەفەرمێ پاژەوەی کە ئەوان لە ژێر 80 ئاڵایە لە ژێر 80 بە 80 ئۆستۆل بە لە ژێر 80 ئاڵایە ئەتونەکم تحت 80 غایە تحت كل غایة 12,000 رجل هەر ئاڵایەک و هەر ئۆستۆلێ 12,000 قواتی لەگەڵایە کۆ ئەبنەوە دێن بۆ شەڕی یەکلاکەرەوە لەگەڵ ئیسلام و لەگەڵ موسڵمانانە موسڵمانانیش بە هەمان شێوە محەممەدی مادی خۆی و ئەو قواتەی کۆ ئەکاتەوە قیادەکەی خۆی لەکوێ دانێ بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ ئەم شەڕە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بۆمان باز دەکات لە حەدیثێکە کە ئەبوو دەردە ڕەزای خوای لێبێ دەگێڕێتەوە ئەفەرمێت إن فسطاط المسلمين يوم الملحمة بالغوطة إلى جانب مدينة يقال لها دمشق من خير مدائن الشام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قیادە بنکە خێوەتگای موسڵمانان لە ڕۆژی مەلحەمە الکوبرایە لە شەڕە گەورەکەی ئاخر زەمانە لە جێگەیەکە پێوتێ غۆڵتە کە نزیک شارێکە کە پێوتێ دیمەشق کە یەکێکە لە باشترین شارەکانی وڵاتی شام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ غۆڵتە ئەوەی کە من بزانم و پرسیارم کردووە چەندە نەچوومەتە وڵاتی شامە تا ئێستا بەڵام ئەڵێن نزیکەی بە سەیارە 10 دقە لە دیمەشقەوە دوورە بەرەو بەحر غۆڵتە شارێکە نزیکەی 10 دقە لە دیمەشقەوە دوورە بەرەو بەحر شارۆچکەیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت قیادەی موسڵمانان قیادەی محەممەدی مادی لەو ڕۆژەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قواتەی کە هاتووە هی ڕۆم لە شوێنێکە پێوتێ غۆڵتە غۆڵتەش ئەوە فەرمێت لە نزیک شاری دیمەشقە کە شاری دیمەشق یەکێکە لە باشترین شارەکانی موسڵمانەکان لە وڵاتی شامە دیارە ئەوروپا کە دێن ئەو ئۆستۆلانەی کە ئەیهێنن دێنە بەحری ئەبیڵی متەوەسیت دەریای سپی ناوەڕاست ئەو قواتە زۆرە دێنن هەدەفی سەرەکیان پاراستنی دەوڵەتی ئیسرائیلە دووهەمینیشیان ڕیشەکێشکردنی ئەم دەوڵەتە ئیسلامیە کە تازە بەرپا بوو دروست بوو بۆیە قواتەکان دێنە مەنتیقەی شام دێنە دەریای سپی ناوەڕاست بۆیە کە محەممەدی مەهدی و بەخۆی و سوپاکەشیەوە هەڵەسێت دەچێتە لێواری بەحری ئەبیڵی متەوەسیت دەریای سپی ناوەڕاست لە شارۆچکەی غۆڵتە لە نزیک شاری دیمەشقەوە ئەوێ ئەکا بە بنکەی خۆی ئەمە بە نەسی حەدیثی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر لە فەرمودەیەکە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ لا تقوم الساعة قيامت هەڵناسێ حتى ينزل الروم بالأعماق أو بدابق قيامت هەڵناسێ حتى ڕۆمەکان غەرب ئەوروپا لە شاری ئەعماق یا دابق دانەبەزن لە دەو دوو ناوچەی ئەعماق و دابق کە ئەمە دوو پارچەن یاخود دوو شوێنن لە وڵاتی شام فيخرج إليهم جيش من المدينة پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت جەیشێک سوپایەک لە شاری مەدینەوە ڕێکەوێ بۆیان ئەو سوپایی کە محەممەدی مەهدیە ئەو سوپایی کە لە شاری مەدینە و لە مەککە و لە حیجازە پێکەوە ناوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت فيخرج إليهم جيش من المدينة من خيار أهل الأرض يومئذ باشترین خەڵکانی سەر زەوی لەو ڕۆژەیە لەو جێشەی محەممەدی مەهدیە ئەوانەی خۆیان بۆ خوایەک لا کردوتەوە ئەوانەی کە بڕیاریان داوە پارێزگاری لەم عیزەت و دەسەڵاتی ئیسلامە بکەن کە لەسەر دەستی محەممەدی مەهدیە ئەگەڕێتەوە ئەوانە کە فەرمودەکەی پێغەمبەری خۆیان صلی الله علیه و سلم جێبەجێ کردووە کە فەرموویەتی بەسەر بەفریشا بێ خۆتان قشان بێت ئیلا خۆتان بگێنە ئەو سوپایە بۆی محەممەدی مادی سەرکەن
لە شاری مەدینەوە ئەم جێی شەجێتە دەرەوە بەڕێ ئەکوێ کاتێک ئەوان ئوستۆلی خۆیان بەرەو خاکی ئیسلام بەڕێ ئەخەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت بە ئەوانەی ئەو جێشە باشترین کەسی ئەو سەردەمەن لەسەر ئەرزاکە ئاژینەوتان لەو جێشەیە. فإذا تصافوا كاتك روبرو يك أوستن جيش إسلام وجيش كفر قالت الروم ديار مفاوضات دثبية على بين أمر جيشين مفاوضات دثبية كاتو روما كان لين خلوا بيننا وبين الذين سبوا منا نقاتلهم أو كان نفريك إما داوانا كينو نفري إما ينكشتو نفري إما ينكرتو دث بسري ينكردون سكاتي أما نفري ما كردو أو كان نفر ما أبيت تسليم كان چونکە هەر فێر بوون ئەوان ئاوا مامەڵیان لەگەڵ خاکی ئیسلاما کردووە لەسەرەوەی فڵان کەسمان تەسلیم کەنینا وڵاتەکە کاولەکەین بەسەرتانە ئەو چەند نەفەرەمان تەسلیم نەکرد شەڕێکی ئاوا و بە فاڕوق وڵاتەکەتان و ئەتاگەڕینەوە بۆ سەردەمی چاخی بەردین چەند جارە بینین بە چای خۆمان لەسەرەوەی فڵان و فڵان تەسلیم کەن وڵاتێک کاولەکەن بە هەمان شێوەش قسە لەگەڵ محەممەدی بادیاکەن لەو مەنتیقی عەزەمەت و خۆ بە گەورە زانینەوە ئەو نەفەرانەمان تەسلیمەکەن یاخود هەمووتان لە ناوبەرین بەڵام ئەم سەردەمە تێپەڕی کە موسڵمانان لە زەلیلی و لە نشوستیابن لە بەرامبەریانە بۆ یەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فەیەقول المسلمون مسلمانەکان پێیان ئەڵێن لا والله نەسوێن بەخوا لا نخلي بينكم وبين إخواننا قەت ڕێگەتان ناین دەست درێژی بکەن بۆ سەرە و برایانەمان کە ئێواتانوێ بیان کوژن بۆ ئوستوبانی خۆیان ئێمە نایڵین دەستی ئێوە بگاتە ئەو برا مسڵمانانەمان فيقاتلونه إنجا شان بس بيكا في غمصة صلى الله عليه وسلم جيش مسلمان فينهزم ثلث ديكي بسي بشوسيك جيش مسلمان أشكال حتى يجو شركة دس بيكا ترسيكا وشرابين موضعة ناويرد لا يتوب الله عليهم أبدا خواتنا أو فيك كإنسحابك اللي أقشتي مسلمان كان برين ئەڵێن کاکە مەشەڕی خۆکوژتیە مەشەڕی خۆ لە ناوبردنە مەشەڕی چییە لەگەڵ ئەو هەموو تۆپ و تەیار و فاڕوق و دڕاجیم و پێشکەوتن و نازانم چییە چۆن شەڕەکرێ ئینسیحابەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا يتوب الله عليهم أبدا قەت هەرگیز خوا لێیان خۆش نابێ خوا پەنامان کۆمەڵێ نەکبەت لەویان هەر سەیەکی جێیشەکەژە بن ئینسیحابەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قەت خوا لێیان خۆش نابێ ويقتل ثلثهم أفضل الشهداء عند الله فيكي شان أكوجيان وخوا شهيديان كان بنسيب باشترين شهيد للاي خوا لناو شهيد كان باشترين شهيد أوانيك لو ربروه نوايا أكوجيان ويفتتح الثلث لا يفتنون أبدا تقول صلى الله عليه وسلم فيكي كي يا خوا سريان خا قد جارێکی کە خوا ئەو جەماعەتە تووشی فیتنە ناکە وەکو جەماعەتی ئەهلی بەدر کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بڕۆ چییەکەن تازە خوا لێتان خۆش بووە ئەمە فەرموودەی سەعید پێغەمبەرە صلی الله علیه و سلم جا دیارە 1 ملیۆن قواتی ئەوروپا بێت بە ناوی شەڕی ئیسلامەوە ئەمانیش کۆمەڵێ موسڵمانن دیارە لەو ڕەش و ڕووتانن لەوانەی کە خەڵک فقیان پێ ناکە خەڵکێکی زۆر دیارە لەو سەردەمەیە طبعاً ئیعلامی غەرب و ئیعلامی ئەوروپا و ئەمریکا هەمووی لەسەر ئەمەیە خۆتان نەزانن ئیعلامی ئەوانش چەند بەقووەتە و چۆن هەر بە ئیعلام دەوڵەتێکە ڕوخێنن بە ئیعلام سوپا ڕوخێنن خەڵکێکی زۆر لەو کاتەیە لەم موسڵمانانە لە ترسا و لە کاریگەری و ئیعلامەیەڵەن ئەی ماڵتان کاور بێ ئێوە بەتەمان دەوڵەتەکانمان بڕوخێن بەتەمان خەڵک سەرگەردانکەن بۆ ئەم شەڕ خوێناویە دروست ئەکەن دانیشن بە دەردی خۆتانەوە شەڕی دنیاتان چۆن پێکرێەوە 80 دەوڵەت کۆبووەتەوە بۆتان 80 عەلەم قوواتی هێناوە هەموو عالەم کۆبووەتەوە شەڕی ئەمانەتان پێ ناکرێ ئەها فڵانتان دیچی بەسەر هاوڕانی ئەوەی کەوا ئەم ملیۆن قوواتە هجوومەکە بۆ خاکی ئیسلام ئەوانەی کە بەناو مسڵمان و ئیمان ضعیفن بۆ ئەوەی نەوەکو بڕوخێن و ئەمانە قواتی غەربی ئەمە بڵێ ئێوەش مسڵمانن ئەمانیش بکوژن دیارە هەڕەشە لێکردنەکە وایە ئیسلام بنە بڕکەن مسڵمانان لە بنبێنن لە ترسی ئەم وەزعە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وتەکون عند ذاکم القتال ردة شديدة خوا پەنامان بە ئەڵێ لە کاتی ئەو شەڕەیە کە ئەو شەڕە ڕوئەدا خەڵکێکی زۆر مرتەدە بنەوە پاڵێن بە کفرەوە پاڵێن بە ئەوروپاوە يقتلون حتى يحجز بينهم الليل شەڕەکەن چ شەڕێ هەتاکو دنیا تاریکە بێت تاریکی هەردووکیان لێکداڕێتەوە ئەم جارە ئەمانە گەڕێنەوە ئەوانیش گەڕێنەوە تا بێ بەشەو فيفيه هؤلاء وهؤلاء كل غير غالب
ئەمان و ئەوان هەردووکیانە گەڕێنەوە کەسیان سەر نەکەوتەوە ڕۆژی یەکەم شەڕتەوا بوو لە بەیانیەوە هەتا ئێوارە شەڕ بووە وتەفنە شەڕەت و ئەو جەماعەتەشی کە خوێنیان خوارد و کەسیان نەگەڕێنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر هەمووی تیاچن یەکێکی ناگەڕێتەوە وعدەکەی خۆیان نەبەنە سەر